بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على المبعوث رحمة للعالمين وعلى آله وصحبه أجمعين. اللهم طهر قلوبنا من الشبهات والشهوات وأعمالنا من الرياء يا رب العالمين. مسلمانانی بەڕێز و سەنگین، خۆشحاڵ و بەختەوەرین پێتان دەگەینەوە بۆ پێشکەشکردنی ئەڵقەی هەشتەم لە زنجیرەی هەڵبژاردن و دەنگدان لە دیدگای قورئان و فەرموودا. بەڕێزان و خۆشەویستان، لە ئەڵقەی ڕابردوودا ئەو باس و بابەتانەمان ڕۆن کردەوە کەوە سیرە و ژیاننامەی پێغەمبەری عەلەیهی سەڵات وەسسەلام بەڵگەیە لەسەروەی چوونە ناو پرۆسەی هەڵبژاردن و دەنگدان و پەرلەمان حرامە و قەدەغەیە، بەوەی کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسسەلام ئەوانەی قبوڵ نەکرد کە بە چاکتر و زیاتر پێیدرا لەلایەن قوڕەیشیەکان لەوەی ئەوڕۆ دەدرێتە ئەو لایەن و کەسانەی کە پاشگیری ئیسلامیان بە خۆیانەوە لکاندووە. ئەو جار پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسسەلام نەیویست و خوای پەروەردیگار قبوڵی نەبوو و ڕەتی کردەوە بەسەریانەوە و ڕێگا و ڕێبازەکەی خۆی لەسەری بەردەوام بوو کە بانگەوازی خەڵکی بەرەو تەوحید و خوابەیەکگرتن و کوفرکردن بە تاغوت و دوورکەوتنەوە لە شرک و هاوبەشی و خۆدامەزراندن و پێگەیاندن لۆ ڕۆژێکی کە ڕوبەڕوویان ببنەوە و حوکمی ئیسلام و قورئان جێگیر بکەن. ئەوڕۆ دێینە سەر ئەوەی بە سەرباسێکی تریش ئەوەش دەبێتە بەڵگە بۆەوەی کەوا ئەو کارە نەکرێتن و حرامە و خراپە و نوشستی هێناوە. ئەویش دەڵێن بەشداریکردنی ئەو پرۆسەیە و سەرکەوتن تێیایدا لە ساڵانی ڕابردوو لایەن و کەسەکان هیچ سوودێکیان دابین نەکرد بۆ هیچ کەسێک و تەنها هەندێک چاکەی بچووکی ڕەنگە لێکەوت بێتەوە لە بەرامبەریشیدا زەرەر و زیانی زۆر گەورەیان بە خۆیان و خەڵکیش گەیاندووە. ئەگەر سەرنجی مێژووی ڕابردوو بدەین لەوەتەی حوکمی ئیسلام و دەسەڵاتی خلافەتی ئیسلامی نەماوە لەسەر ڕووی زەوی و کۆمەڵ و تاقم پەیدابوون بە بیانووی جۆراوجۆر بۆ گەڕاندنەوەی حوکمی خوای پەروەردیگار بە حیسابی خۆیان و خەڵک بانگەوازی کردن، ئەو کاتەی تەمەشای دەکەین خەڵکێک کە بڕیاریدا بچێتە ناو پرۆسەی هەڵبژاردنی سیستەمی ئەلمانیەت و دیموکراسی و بەشداریش بوون بە فعلی و کرداری، با هەندێک نمونەی بینینەوە بزانین چ سوود و قازانج و کەڵکێکی لێوەرگیرە. ئایا ئەو مەرجانەی ئەوانەی ڕێگایان پێدا هاتنە جێیانەنا و لە کۆتا و لە پاشانیش قازانجەکانی چ بوو، چ قازانجێکی لێکرا. بۆ نمونە ئەو مەرجانەی کەوا دەهێندرێنەوە و هاتیتەوە لەلایەن ئەوانەی کەوا بەو مەرجانەوە ڕێگایان داوە بچێ ناو ئەو پرۆسەی، لە هیچ وڵات و شوێنێکی مەرجەکان نەهاتیتە جێ. ئەگەر مەرجێکیان هینابیتە جێ دووەکەی تر پشتگوێ خرایە. ئەگەر عەقیدە و بیر و بڕوایان کە دەبێ بە سەحیحی و دروستی بمینێتەوە و لەسەری پێداگر بن و وەڵام دەرەوە بن بۆ شوبهە و گومانەکانی بەرامبەرەکانی و ئەوانەی دژن بەخوا و بە پێغەمبەری عەلەیهی سەڵات وسەلام، لەو مەیدانەیدا زۆربەی جاران ئەو تاقم و کۆمەڵانە دۆڕاون، لە عەقیدەدا تەنازولیان کردیە، لە بیر و بڕوادا تەنازولیان کردیە و وەڵام بەدەست نەبووینە و یان نەیاندایتەوە و پێیان باش نەبووە ڕاشکاوانە ئەو کوفری و شرکی و جوێن فرۆشی و بێڕێزیانەی بەرامبەر بەخوا و بە پێغەمبەری و عەلەیهی سەڵات وسەلام بە ئاینەکەی کراوە و دەکرێت و فەرمان بە چاکەیان نەکردووە و ڕێگریان لە خراپە نەکردووە کە لە سەروی هەموو فەرمان بە چاکەیەکی و لە هەمویان باشتر و پلەدارتر فەرمانکردنە بە تەوحید و خوابەیەکگرتن و ئەو جار لە سەروی هەموو بەرگری و ڕێگریەک بۆ خراپیەکان و لە هەموو خراپان خراپتر شرک و هاوبەشیە و کوفر و لە ئیسلام دەرچوون و بێبڕواییە. کاوانە هیچ نەبیسترایە و نەدیترایە کەمیان زۆر لەو لایەن و کەسانەی کە پاشگیری ئیسلامیان بە خۆیانەوە لکاندووە لەو مەیدانەیدا ئەنجامیان دابێ و بیکەن و چاکەی باشیان پێم سۆگەر نەبووە لۆ خۆیان و خەڵکی تر، بەڵکو زۆربەی چاکیەکانیشیان لەدەست داوە. ئەگەر تەنها بە نمونە کە لەو ساڵانەی ڕابردوو لە مێژیش نییە کە میسری بە نمونە بینینەوە، کاتێک کەوا حوسنی موبارەک ڕووخێندرا و سیستەمی ئەلمانیەت بەبەر شاشەکانەوە و خەڵکی لە ڕواڵەت داوا تێگەیشت بەرەو ڕووخانە.
لولا شوا إخوان المسلمين كهيزي جماوري زوريان هبو وچندين تاخمو كومالي تريش لو ميداني دا هر خرطان ودروز بون بوي حزبي نورو بوي كوا هنده چيتر للايانا كان هاتنا ناو او بازنيو قوتيان هل بجاردن شهر سرا بشداريان کرد لپروسكي علمانية و ديمقراطية تنازل و دابزينيان کرد لهنده خال سرچيكاني آين كچون ناوي سرتا وابديار كد روالتيا لروي ظاهري وروالتيا كواب برديانوا او ابو كوا محمد مرسي كراب بسروك كوماري اولاتي ولا باشانك لا مجلس شعبكي اولاتي وانجمني قلي اولاتي زورينا بدست اوانبو كوا باشگري اسلاميان بخويانوا اللي كاندبو ولبازني تاق من كومالي اسلامي دخلانوا لكوتايدا بماويشي كمو كرت هيج زرر زيانشيان بو مشرك وكافر دور وكان نبو تنها اوان روج بروج مع محمد مرسي ولا نكاني نيو اويش نيو مجلس الشعب وانجمني قال تنازل دابزين ذكرت لخال سرچيكانيان بو اوي كوا زلهيزان رازي بكنو لولا شو جولك دنجي ليونيو بمينينوا لدى صلاة دا لكوتايا كيدا تي بسرهات تمشابكن اوهم خلق بستزمان وجماورا اواني كوا بدواي اولايان كسانه كتبون هميان ازيتو آزار دران حسانويان نديد جيان خوشيان نديد وایان بسرهات كوا بینیمان ببر چاوی شاشکانوا و بینیمان ببر چاوی خلچیوا با آشکرا با روژی روناک اوانا آزار دران ازید دران دا صلاد لمرسی ستندرایوا تنها پاسوانه چی خوی چو پیگو تو ورداره ناوی برد بسروچش ناوی نهینا اویش پیسیر بو وتی پوپم نالی سروگ گوتی وره تو استا سروگ نی بردیان لنیو کوپتری چی دا با آسمانکان جیج و ویجیان کردو اوندیان سوراندوا بخوشی نیزانی چی بسرهات لولایوا سیسی خوین ریجی علمانی دا صلاتی گرت دستو او بو کوا بکتدای چی سربازیوا هات ميدانكي اوينا رازيش بو كولان وجادكاني شول ندكرت هل خرطابو ببروسي ديمقراسيتو وسيستمي علمانيتو لويوا هتافو شعاراتي دخوين دو وليددا بآفرتو كچكانوا وببياو كركانوا وبمندالو قورو كچكوا هر هميان لوين دريكا قل باران كران بهزاران خلق تيدا چو كجرا خلقشي زور لآفرتان وكچان ناموسيان بردرا آبو رويان لادراو وآبو رويان شندرا او شوينا بوا شويني خوين ريشتنو ناموس بردنو او پروسيا بوا مايي اوي كوا خلق بكجريتنو خويني برجيتنو ولا باشان ناموسي ببريتنو ولا باشان كدور بخريتو پرتوازه بكريتنو وهيزي لبردا نمينت او ابو بديان صال او هيزو لانا كشانو باشو قرانو دواوا واوهم خلقيان بكشتندا واوهم ناموسا بردرا اوهم خلقتو شي زندان بو واستاش لبني درنچون ولوين دريكا ماينوا لكوتا يكيدا مرسيجي زندانو بێڕێزیشی لەگەر کرایە و ئازار و ئەشکەنجەش درایە و دەیان و سەتانی تریشیان و لە پاشان ئافرەتان ناموسیان بردرا ژمارەیەکی زۆر و جیران و زیندانیان دەرحەق کرا و لە پاشان کوشتنیان بەسەر هات عەدەد و ژمارەی زۆریان و خوێنیان ڕژا پەرتەوازە کران ئەوجار ڕسوا کران و زەلیل و ژێردەستە کران و ئەشکەنجە دران و لە پاشان سیسی خوێن ڕێژی کوتەداچی جارێکی ترکەوە خۆی هەڵبژاردەوە یەکەم وڵات لە وڵاتە زلهێزەکان کە خۆی بەدایکی دیموکراسیەت دەزانی و ئەو پیرۆزبایی ئەوەی لێکرد کە مرسی لە ساڵی ئەو ساڵ 1997 بحساب و ئیعلام و ڕاگەیاندنی خۆی بەدەستهێنا لەلایەن گەلی میسرەوە کە بکرێتەوە سەرۆک کۆماری میسر ئەوە بوو یەکەم وڵات و یەکەم کەس و سەرکردە و سەرۆکی وڵاتەکان ترەمپی سەرۆکی ئەمریکای بوو پیرۆزبایی کرد لە سیسی کە جارێکی تر هەڵبژێردرا بۆ سەرۆکایەتی و بۆ
سەرۆکی وڵاتی مسر کەواتە ئەوە دەردەخا هەمووی درۆ دەلەسەیە. ئەگەر سەرنجی جەزائیریش بدەین لە جەزائیریش جەبهەت الئینقاذ هەبوو کەوا بەرەی ڕزگاری کە عەباس مەدەنی سەرۆکایەتی دەکرد و عەلی بلحاج جێگرەکەی بوو بەدەیان لایەن و کۆمەڵ و کەسایەتی ئەوانەی پاشگری ئیسلامیان بەخۆیانەوە نابوو لەوێوە کۆبوو بوونەوە و لە ژێر چەتر و سێبەری ئەو بەرە و جەبهەیەیدا هەمویان بەشداریان کرد لە پرۆسەی هەڵبژاردن لە سیستەمی عەلمانیەت و دیموکراتی لە وڵاتی جەزائیر لە کۆتاییەکەیدا لە سەتا 87یان بەدەستهێنا ئیدەنگەکانی جەماوەر و خەڵکی. بەڵام چیان بەسەر هات؟ قازانجەکە لە چێدا بوو؟ گەر سەرنج بدەی و تەمەشای بکەی ئاوای لێهاتکەوە زلهێزەکان کە فەڕەنسا ئەو بە حسابی خۆی لانەی دیموکراسیەتە لەوێوە دیموکراسیەت هەرقوڵاوە خەڵکی ئەو سیستەمەیان هێناوە و خۆیان ڕزگار کردووە لە کەلیشەکان و لە ئاینی لە ئەوروپا کە ئاین چیدی نێتە ناو کایەکانی ژیانەوە و نێتە ناو حکم و فەرمانڕەوایەتی و سیاسەتدا. لەوێوە ئەوە بوو هەڕەشەیان لێکرا کە لە ڕووی سەربازیەوە فەڕەنسا دێتە ناو باس و پرۆسە و شتەکانی نێو جەزائیر و یەکلای دەکاتەوە ئەگەر جەبهەت الئینقاذ دەسەڵات بگرنە دەست با لە ڕێی دەنگدان و لە ڕێی پرۆسەی هەڵبژار دنیشبی. لە کۆتاییەکەیدا ئەوەیان لۆماوە عەباس مەدەنی بە هەڵاتووی هەڵات و شوێنەکەی لەوێ نەما و پەراگەندەی وڵاتان بوو خۆی و چەند سەرکردە و کەسایەتیەک. عەلی بلحاج کە لە نێو جەزائیر بوو خۆی و چەندین سەرکردە و کادیرێکیان لێگیرا و لە پاشانەکە هەندێکی تریان ئازار و ئەشکەنجەدران و کوژران پەرتەوازە کران ناموسیان بردرا هیچیان بە هیچەوە نەکرد. ئێستاش لە گەردابی تاکو ئێستا و ئەوە چەندین ساڵ بەسەردا ڕۆیشتە ئەو جار هیچ بوون و وجودێکی ئەو تۆیان نەما و نەیانتوانی جارێکی تر بگەڕێنەوە سەربانگەوازی و کارەکانی ئاشتیانەی خۆشیان بە حسابی خۆیان لە نێو ئەو سیستەم و وڵات و شوێنەیەوە نەک قازانجیان بەدەست نەینە زەرەرێکی ئەو تۆیان لێ کرد هەمویان پەرش و بڵاو بوون و کارەکانیان لێ تێکچوو ئەوەی کوژرا ئەوەی گیرا ئەوەی هەڵات و ڕای کرد و ئەوەی قسەی بەدوو هەڵبەسترا هیچیان بە هیچ نەکرد و قازانجی هیچیان بەدەست نەهێنا. کەواتە لە ئوردن و لە فەڵەستینیش ئەو نمونانە زۆرن و لە وڵاتەکانی تر لە وڵات و شوێنەی خۆشماندا لە ساڵانی ڕابردوو بابزانین چ کراوە و چ ئەنجام دراوە و چۆن ئەوانە هاتینە توانیتیان قازانجێکی گەورە و مەزن بگەینن و شتێکی بەرچاو و دیاریکراو بکەن بۆ دینی خوای پەروەردیگار لە نێو ئەو پرۆسەیدا کە بەشداریان کردیە و لە نێو ئەو ئەنجومەنەیدا کە تێیدا بووینە ئەندام کە لە بەرامبەردا خۆیان تووشی گوناهی گەورە و مەزنی وەکو شرک و کوفر و پەنا بەخوای ڕەب العالەمین مەترسیدار کردووە و لە پاشان خۆیان تووشی چەندین گوناهی تر کردووە لە تێکەڵی و لە نەزەر و لە دانپێداهێنان و هەڵس و کەوتکردن لەگەر ئەو کەسانەی کە دش بووینە بەخوای پەروەردیگار و بە پێغەمبەری و عەلەیهی سەڵات وسەلام بە ئاینی ئیسلام هەڵس و کەوتێکی ئاشتیانەی ڕێز لێگرتن لەگەریان ئەنجامیان داوە. کەواتە ئەوەی دەسەلمێنی بەڕێزان و خۆشەویستان کە ئەو ڕێگایە ڕێگایەکی تاقیکراوەیە و نوشتی هێناوە و چیتر نابێت تاقی بکرێتەوە بەڕاستی لە ڕووی عەقلی و ژیریشەوە هەر کەسێک ڕێگایەک کەوا نوشتی هێنا ڕێگایەک کەوا تاقیکرایەوە و لە کۆتاییەکەیدا بووە مای زەحمەتی و زەرەر و زیانی زۆر بۆ خەڵکەکەی ئەو ڕێگایە دەبی وازی لێ بهێندرێ دەبی جارێکی تر نەچینەوە سەری پەیداهەر نەڕێینەوە و وانەکەین کەوا خەڵکەکە پەنا بەخوای ڕەب العالەمین تووشی ئەو دەرد و بەڵایەیان بکەین وەکو لە میسر و وەکو لە جەزائیر و وڵات و شوێنەکانی تریش تووشی بووینە لەو پێناوەیدا
چەند کەسێک کە بەرژەوەندیان پێوە دابین دەبێ لە سەرکردەی لایەنەکان و وەکادیرەکان و لایەنەکان ئەویش تەنها بەرژەوەندی دنیا و سیاسەتی خۆیان ئەوە ئەو کاتەی لەو پێناوەیدا جەماوەر و خەڵکەکەی و خەڵکە نەزان و فەقیر و هەژارەکەی تووشی ئەو دەردەسەری و مەینەتیانە بکرێن کە لە وڵاتانە بەسەریان هاتوو و هیچ قازانج نەکەن و قیامەتیشیان بخرێتە مەترسی پەنا بەخوای رب العالمین. جا لێرکانەدا نامانەوێ زیاتر ئەو باس و بابەتە و بەڵگەکان درێژ بکەینەوە، دەینە سەر خاڵێکی تری سەرەکی باس و بابەتەکەی کەوا لە پێشەکیەکەی وادە و بەڵێنمان پێتاندا بوو، ئەویش خلیسکان و خراپیەکان و گومانەکانی هەڵبژاردن و دەنگدانە کە سەرەتا دێین باسی خلیسکان و خراپیەکانی دەکەین لە خاڵێکیدا، ئەو جار خاڵێکی تر باسی گومانەکان دەکەین و خلیسکان و خراپیەکانیش دەکەینە دوو بەش و دوو تەوەر، بەشوی یەکەم و تەوەری یەکەم خلیسکان و خراپیەکانی پێش چوونە ئەندامبوونی پەرلەمان و چوونە ناو ئەنجومەنی یاسادانان کەوا لە کاتی واژووکردنی کۆمۆسیۆن و پڕوپاگندەی هەڵبژاردن تا دەگاتە ئەندامبوون بە پەرلەمان باسی دەکەین و ئەو جار لە پاشان لە بەشی دووەمیش باسی ئەو خلیسکان و خراپیانەی کە لە ئەنجامی بەشداریکردن لە پرۆسەی هەڵبژاردن و ئەندامبوونی پەرلەمان دەکەوێتەوە بە ئەندامبوونی پەرلەمان تارەکەی و کە دەبێتە ئەندامی پەرلەمان و دەچێتە ناو پرۆسەکەی و لە ئەنجامدا کە هەڵدەبژێردرێ چ خراپە و گوناه و تاوان و خلیسکانێکی توش دەبێت. سەرەتا بابگەڕێنەوە سەر ئەو بەشەی یەکەم خلیسکان و خراپیەکانی هەڵبژاردنی پێش چوونە ناو پەرلەمان و لە کاتی پڕوپاگندەی هەڵبژاردندا. سەرەتای بەشدارکردنەکە لە پرۆسەی هەڵبژاردن تاکو بە ڕۆژی دەنگدان دەگات چەندین خلیسکان و خراپەی و بێشەرعی لێ دەکەوێتەوە. بە کورتی و پوختی هەندێکیان بە نمونە دەینینەوە. یەکەم واژووکردن و دانپیادانانی یاساکانی بێشەرعی و دەستکردی مرۆڤ و بەرهەمی دیموکراسی و عەلمانیەت. هەر کەس و لایەنێک کە بیەوێت بەشداری بکات لە هەڵبژاردن دەبێت ئەو خاڵانەی تێدا بێتە جێ و لێی هات بێتە جێ و بیان سەلمێنێت. یەکەم مۆڵەتی هەبێت لەلایەن حکومەتی عەلمانی و ڕێگای حیزبیبوونی پێدرابێت. دووەم چەند یاسایەک هەیە لە کۆمۆسیۆنی هەڵبژاردن دەبێت ملکەتیان بێت و بەڵێنی پابەندبوونیانی دابێت. لەوانە ڕازیبوون بە عەلمانیەت و دیموکراسی و چەندلایەنی و ژیانی ئاشتیانە لەگەڵ ئاین و لایەنەکانی کافر و موشریکاندا. و خاڵی سێیەم دانپێدانانی پارتەکان و مافی حکومکردن لە کاتی دەرچوونیان بە دەنگی زۆر ئەگەر کافر و دژ بە ئیسلامیش بن، ئەگەر کوفری و دژ بە ئیسلامەتیش بچەسپێن و پێی لەسەردا بگرن و پەیڕەوی لێ بکەن. و خاڵی چوارەم سڕینەوەی فەرمان بە چاکە و ڕێگری لە خراپە بە ناوی ئازادی بیر و بڕوا و ئازادی تاکەکان و یەکسانی نێرومێ و هەتا دوایی. و خاڵی پێنجەم گوێڕایەلی تەواوی کافر و کوفریەکانیان بە ناوی یاسا و پابەندبوون پێیانەوە. و خاڵی شەشەمیان گەڕانەوەی ناکۆچیەکان بۆ لای دەنجی زۆرینە نەک بۆ لای قورئان و فەرموودەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام. جا گەر سەرنجی ئەو چەند ئاەتانە بدەین دەردەکەوێت کەوا موسڵمان بۆی نییە لە ڕێبازی خوالا بدات کە ئاەتەکان دەیان خەینە ڕوو و بۆتان دەینینەوە و بۆ هیچ کەسێک نییە دان بنێت بە کوفری کافران و خەڵکی کافر لەگەڵیان بژیت بە ڕێز و ئاشتیانە هەڵسوکەوتیان لەگەڕدا بکات و واز بێنێت لە فەرمانکردن بە چاکە و ڕێگری لە خراپە و گوێڕایەلی کافران بکات لە فەرمانەکانیان و یاساکانیان جێبەجێ بکات پەنا بەخوای پەروەردیگار. گەر سەرنجی ئەو ئاەتانە بدەین ئەوەمان بەڕوون و ئاشکرایی بۆ دەردەکەوێت کە قەدەغەیە و نابێت کەسی موسڵمان تخونی ئەو شتانە بکەوێت. یەکەم خوای پەروەردیگار لە سوورەتی ئالی عیمراندا ئاەتی 85 فەرمیێتی ومن يبتغي غير الإسلام دينا فلن يقبل منه وهو في الآخرة من الخاسرين. خوا فەرمیێتی واتە ئەوەی جگە لە ئیسلامی بووێت بەڕێباز ئەوە لێی وەرناگیرێت و ئەو لە دوا ڕۆژدا لە زەرەر بارانە. جا
ئەو یاسا و خاڵانەش کەوا دەرهاویشتەی علمانیەت و دیموکراسیەتە و لە کۆمۆسیۆندا هەیە زۆربەیان دژن بە ڕێبازی خوای پەروەردیگار و وەجگە لە ئیسلامن کەواتە نابێ قبوڵیان بکەین ئەگەنا لە زەرەر باران دەبین و وەخوا لێمان وەرناگرێت. دووەم خوای تعالى فرميتي لسورة الأنعام آية 121 وإن الشياطين ليوحون إلى أوليائهم ليجادلوكم وإن أطعتموهم إنكم لمشركون بنابخوا واعتبراستي شيطان كان نيغا وحي بو دوستكانيان دكان تاكو دمدم و گفتگۆتان لەگەڵ بکەن و شوبهە و گومانەکانتان بۆ بخەنەڕوو ئەگەر ئێوە گوێڕایەلیان بن بەڕاستی ئێوە لە هاوبەش بڕیار دەرانن. ئەوە تەنها لەو ئاژەڵانەی کە بسم اللهیان لێ نەخوێندرێت خوای پەروەردیگار لە پێشی ئەو بڕگە ئاەتەی کە خوای تەعالە لە ئاەتەکەی باسی دەکا ئەوە پێیان بخەڵەتێت و گوێڕایەلیان لێوە بکاتن و خوای پەروەردیگار ئەوەی ناوبرد بەوەی وەکووان بەشدارە لە شرک و هاوبەشی و بە مشریک لە قەڵەم دەدرێت. و لە ئاەتێکی تر لە سوورەتی المحەممەد خوای پەروەردیگار ئاەتی 25 و 26 دەفەرموێ لە ئاەتەکەی زۆر بە جوانی خوای تەعالە ڕاشکاوانە بۆمان ڕۆن دەکاتەوە کە ئەو کارە هەڵەیە و نابێ کەسی مسلمان و خاوەن عەقیدە و بیر و بڕوا ئەو کارە ئەنجام بدە گوێڕایەلی ئەو کافر و مشریکانە بکا و ڕێبازی وان پەیڕەو بکا و یاسایەکانیان گوێ لێڕا بگری کە دەفەرمێ إن الذين ارتدوا على أدبارهم من بعد ما تبين لهم الهدى الشيطان سول لهم وأملى لهم ذلك بأنهم قالوا للذين كرهوا ما نزل الله سنطيعكم في بعض الأمر والله يعلم إسرارهم فكيف إذا توفتهم الملائكة يضربون وجوههم وأدبارهم ذلك بأنهم اتبعوا ما أسخط الله وكرهوا رضوانه فأحبط أعمالهم. خوای پەروەردیگار لەو ئاەتانەی سوورەتی محەممەد فەرمووی بەڕاستی ئەوانەی هەڵگەڕانەوە و لە دوای ئەوەی خۆیان ئاشکرا کرد کە مسلمانن بەرەو دواوە گەڕانەوە و ڕێنوێنیان لەوانە وەرگرت کەوا ڕێنوێنیان دەکردن لە کافر و مشریکەکان پەنا بەخوای رب العالمین و لە دوای ئەوەی کە ڕێگای ڕێنوێنی خۆیان بۆ ڕۆم بووبەوە شەیتان وای لێکردن بۆی ڕازاندنەوە و ئاوات و ژیانی درێژی پێدان و ئەوە بوو دەیانگوت بەوانەی پێی ناخۆش بوو ئەوەی خوا بەسەر پێغەمبەری صلی الله علیه وسلم دای بەزاندووە ئێمە لە هەندێک کار گوێڕایەلیتان دەبین واتە بە کافرەکانیان دەگوت منافق و دەغەڵ و دووڕوەکان ئەوە بوو کە دەیانگوت لە سارد بوونەوە و بەشداری نەکردن لە شەڕ و جەنگەکان لە پاڵ پێغەمبەر محەممەدی عەلەیهی سەڵات وسەلام لە دژی ئێوە کە بەنهێنی ئەوەیان دەگوت خوای پەروەردیگار فەرمووی جا بزانن خوا نهێنیەکان دەزانێت ئەوان چۆنە ئەگەر فریشتەکان ئیجیان کێشان دابەزی بەسەریان و لە ڕوویان و لە پشتیان دەدەن بەوەی کەوە ئەوان شوێنی ئەوەی کەوتونە کە خوا لێ تووڕەیە جەلە شەئنوه و ڕەزامەندی خوایان ناوێتن و لێیان خۆش نایەت خوا کار و کردەوەکانی هەروەشاندینەوە و کار و کردەوەکانی وانی سڕیتەوە کەواتە ئەوە بەڵگەیە بەڕێزان و خۆشەویستان لەسەر ئەوەی کەوە نابێ پستە پست و قسە و چ بەنهێنی چ بە ئاشکرا بۆ کافر و مشریکەکان بکرێ و دڕازی بکرێن لەسەر ئەوەی کەوا تا ڕێگا بدەن بەشدار بن لەو خاڵ و شتانەی کە دژن بە قورئان و بە فەرموودەی پێغەمبەری عەلەیهی سەڵات وەسەلام لێیدا بەزن و برێن بڕوامان هەیە بە ئێوە و ئەوە ئەو کاتی شەیتان فێڕیان لێ بکاتن و بۆیان بڕازێنتەوە و ژیانی دنیایان لەلا خۆش و بەتان بێ و دووری تێبڕوان و لە پاشانەکە بڵێن لە هەندێک کار و کردەوە بەڵێ ئێمەش بەجێتان دەکەین یاسایەکان جێبەجێ دەکەین جاخوا نهێنیەکانیان دەزانی ئەوان لە کاتی مردندا با بترسێن لە خوای پەروەردیگار کە فریشتەکان دێن
ئەوڵامتان چ دەبێ ئەوانەی بەشدار دەکەن لەو شوێن و جێگایانە ئەوانەی ئەو هادووڕوانە دڵی کافر و مشریکەکان ڕازی دەکەن بۆ ئەوەی کەوەی خوای پەروەردیگار پێی فەرموونەوازی لێدەینن ڕێبازی خوای پشتگوێ دەخەن یاساکانی وان واژوو دەکەن و جێبەجێ دەکەن ئەو کاتەی لە کاتی سەرەمەرگدا فریشتەکان دێن لە ڕوویان دەدەن و وە لە پشتیشیان دەدەن بەوەی کە دەڵێن پشتان کردە ئاەتەکانی خوای پەروەردیگار و ڕێبازەکەی خوا بەوەش لە ڕوویان دەدەن دەنن ڕووتان کردە یاساکانی دەست کرد و شەیتانەکان و پێڕی ئەوان و بەدوای ڕازانەوەکانی وان کەوتن ئەو کاتەی کار و کردەوەکانیان هەرچیان کرد بێ خۆ ئەگەر شەو نوێژیش بکە و ڕۆژیش بگرێ ئەگەر نوێژیش بکە ئەگەر هەموو قورئانیشی لەبەر بێ ئەگەر ڕاوەی ئاەتەکانی قورئانیشی کرد بێ و بکە بە دڵنیاییەوە هەمووی بەسەردا دەدرێتەوە و خوای پەروەردیگار لێی وەرناگرێ و فەئەحبەط ئەعمالەهم خوا دەفەرموویتن کار و کردەوەکانیان سراوە دەبێتن و نامینێتن و حیسابی بۆ ناکرێتن و هەمووی هەردەوەشێتەوە جا خوای پەروەردیگار کەواتە لەگەڕوەیدایە کەوا بەندەکانی خوای پەروەردیگار لەسەر یاسای خوای پەروەردیگار بڕۆن و لەسەر دەستورەکەی ئەو بڕۆن و گوێڕانەگرن و گوێڕایەل نەبن و هیچ یاسا و دەستورێکی تر و لەگەڕیدا نەبن وخوای پەروەردیگار لە ئاەتێکی تر لە سوورەتی ئالی عیمراندا لە ئاەتی 110 دەفەرموێ كنتم خير أمة أخرجت للناس تأمرون بالمعروف وتنهون عن المنكر واتئوا أي أمتي پیغمبر عليه الصلاة والسلام چاکترین أمة بو خلقی پیدا بوینا و درچوینا فرمان دکن بچاک و ریگری دکن لخراپا نابه او کارو ایشی چاکترین یتیمان پیو بخشراوه أمتي پیغمبر عليه الصلاة والسلام فرمان بچاک و ریگری لخراپا رشی کینو بیسرینو بلە چوارچێوەی جێبەجێکردنی یاساکانی عەلمانیەت و دیموکراسیەت کە لەوێوە بەناو بیانووی بیر و بڕوای ئازاد و یەکسانیەتی و نابێ خەڵکی بریندارکەی و هەرکەس هەرچی بۆ خۆی دەڵێ نابێ ئینکاری منکەرەکان بکرێتن و ڕێگری لە خراپیەکان بکرێ پەنا بەخوای وەخوا لە ئاەتێکی تر جل شأنه فرميتي سورة الحج آية تلويك فرمي الذين إن مكناهم في الأرض أقاموا الصلاة وآتوا الزكاة وأمروا بالمعروف ونهوا عن المنكر ولله عاقبة الأمور واتأوا مسلماناني كلبنا وخواي تعالى كوشيان كرل مكة وبرو يثريب شاري مدينة أو كاتي ئەگەر دەسەڵاتمان پێیاندا و لە زەوی تەمکینمان پێیان بەخشی ئەوە نوێژ بەرپا دەکەن و زەکات دەدەن و فەرمان بە چاکە و ڕێگری لە خراپە دەکەن گەڕانەوەی هەموو کار و شتێک بۆ خوایە و ئەو بڕیاری لەسەر دەدات ئەگەر فەرمان و چاکە و ڕێگری لە خراپە نەما ئەوە بەدڵنیاییەوە خەڵکی دەبێت زۆر لە خۆیان بترسێن و بەڵاو ناخۆشی زۆریان بەسەردێت و بەگشتی هەموو خەڵکەکەی دەگرێتەوە هەروەک پێغەمبەر فەرمووی عەلەیهی سەڵات وەسەلام کەوا ئیمامی ترمذی لە سونەنەکەی بە ژمارە 1762 هێناویەتی و صەحیحە کە فەرمووی إن الناس إذا رأوا المنكر ولا يغيرونه أوشك أن يعمهم الله بعقابه واتە بەڕاستی مردوم و خەڵکی ئەگەر خراپەیان بینی و نەیان گۆڕی نزیکە خوا بە تۆڵەی خۆی گشتیان بگرێتەوە و واتە تۆڵەی گشتی بێ بۆ هەر هەمویان و دەربازیان نەبێ ئەوەی بەدڵ خراپەی پێ ناخۆش نەبێت بە دڵنیاییەوە بە زمان و دەستیش نەیگۆڕێت ئەوە بڕوایی و ئیمانی هەر نییە چونکە دیارە ڕازیە بە خراپەکە هەروەکو پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرموویەتی من رأى منكم منكرا فليغيره بيده فإن لم يستطع فبلسانه فإن لم يستطع فبقلبه وذلك أضعف الإيمان کە پێشەوە مسلم لە صحیحەکەی بە ژمارە 49 هێناوێتەوە واتە ئەوەی لە ئێوە خراپەیەکی بینی با بەدەست بیگۆڕێت ئەگەر نەیتوانی با بە زمان ئەگەر نەیتوانی با بە دڵی ئەوەیان لاواسترینی بڕوایە لە دوای ئەوەیەوە بڕوا و ئیمان نامینێ و لە پاشان خوای پەروەردیگار فرميتي لسورة النساء آيات 141 ولن يجعل الله للكافرين على المؤمنين سبيلا واتخوا دايننا وبو كافر كان ظالمون دا الصلاة بسر برواداران بلكو أنجام آكام تنها بو برواداران بريار داوة
کەواتە کافر بۆی نییە دەسەڵات بگرێتە دەست بەسەر بڕواداری و دانی پێدا بهێندرێ کە لەو پرۆژەی کە بەشداری دەکرێتن و لە سیستەمی ئەلمانیەت و دیموکراسی دەبیدان بنەی بە یاساکانیان و بە دەسەڵاتەکانیان هەر کەسێک دەرچوو ئەگەر کافر و دژیش بێ بەخوا و بە پێغەمبەری عەلەیهی سەڵات وەسەلام. ولپاشان خواهی پروردگار لسورة البقرة لآيات 124 فرميتي وإذ ابتلى إبراهيم ربه بكلمات فأتمهن قال إني جاعلك للناس إماما قال ومن ذريتي قال لا ينال عهد الظالمين. خواهی پروردگار فرموی لو كاتيوا كوا پروردگاری إبراهيمي تاقي كردوا وبتسنبريارك كوا لأستوي دايما ئەویش بەو پەڕی ڕێک و پێچی و تەواوی جێبەجێ کردن و تیایدا سەرکەوتوو بوو. خی پەروەردیگار فەرمووی ئەی ئیبراهیم تۆم بەسەر مەشق و پێشەوا بۆ خەڵکی دانا. ئیبراهیمیش عەلا نەبینا و عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی لە نەوەکانیشم خی پەروەردیگار فەرمووی بەڵێنی من بۆ ستەمکاران نابێت. واتە ستەمکار ئەگەر پێشەوایەتی و فەرمانڕەوایەتی بەسەر مسلمانان گرتە دەست ئەوە ڕێگای پێنادرێتن و بەرهەڵستی دەکرێتن ئیدەسەڵاتەکەی بەو ڕێگا شەرعیانەی کەوا لە شەرعی ئیسلام باسی کرایە و ئەدی ئەگەر کافر و مشریک بێ بە هیچ شێوازێک خی پەروەردیگار ڕێگای نەداوە دانی پێدا بهێندرێتن و پێڕازی بن بەوەی کەوا ئەو دەسەڵات بگرێتە دەست. جا ئەگەر ئەوە دروست بێت دەبوایە مسلمانان و پێشەوە ئەبوو بەکری سەدیق خوا لێی ڕازی بێت لەو سەردەمیەوە دانی نابا بە دەسەڵاتەکەی موسەیلەمەی کەذاب لە دوای پێغەمبەریەوە عەلەیهی سەڵات وەسەلام. چونکە زۆرینەی خەڵکی وڵاتی موسەیلەمەی کەذاب موسەیلەمەیان هەڵبژارد بوو شەڕیشیان لەسەر دەکرد. و لە ئایەتێکی تر لە سوورەتی النساء 59 خوای پەروەردیگار فەرمووی فإن تنازعتم في شيء فردوه إلى الله والرسول إن كنتم تؤمنون بالله واليوم الآخر. واتاگر ناکۆڵ بوون و جیاواز بوون لە شتێک بیگەڕێنەوە بۆ لای خوا و قورئانەکەی و پێغەمبەری خوا و عەلەیهی سەڵات وسەلام فەرموودەکانی ئەگەر ئێوە بڕوادارن بەخوا و بە ڕۆژی دوایی نەک بیگەڕێنەوە بۆ لای هەوا و هەوەستان و زۆرینەی دەنگ. و لە ئایەتێکی تر کە ئەوە کۆتا ئایەت دەبێ دەیهێنینەوە بۆ دەرسوانەی ئەو ڕۆمان و بۆ ئەو ئەڵقەیەی کە خوا فەرموویەتی وما اختلفتم فيه من شيء فحكمه إلى الله لسورة الشورى آياتي دا. واتا أي خلقنا أو تيدا جياواز بون لهر شتك أو بريارك بولاي خوايو بولاي أو بيقرن وبرياري لسر بدا نق بولاي هوا وهوسو ياساو دستوركاني دستكردو علمانيتو ديمقراسيتو وزورينه يقلاي بكاتوا پنا بخوای پەروەردیگار. جا لێر کوانەدا لەبەرەوەی کاتمان بەدەستەوە نما دەینە کۆتایی و دەڵێن بە هیچ شێوازێکی بەو ئاەتانە دەرکەوت و دروست نییە کەسەکان بچن بەشداری ئەو پرۆسەیە بکەن و ئەو یاسایانەی جگە لە یاسای خوای پەروەردیگار جێبەجێ بکەن و بەڵێن بدەن و تەنازل بکەن و دابەزین لە عەقیدە و بیر و بڕوایان و لەو خاڵانەی خوا بۆی داناون جەل شەئنه بە بیانووی ئەوەی بەرژەوەندی داوە و بانگەوازی تێدایە و یان هەر یەک لە بیانوەکانی تر. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين.